من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. تەنها بەناوی خوای بەخشندەی میهرەبان. سڵاوتان لێبێ خێرخوازان و بینێرانی لە دڵاشیرین. سپاس و ستایش بۆ خوای پەروەردیگار. ئەم جارش بووینەوە میوانی ماڵەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست بۆ ئەوەی خەرمانبەرەکەی ئێوەی ئازیز و خۆشەویست بە هەموو لایەک ڕابگەێنین کە چۆن هاوکاری و دەستگیرەکانی ئێوەی بەخشندە و دۆستی هەژاران و نەداران لە هەرێمی کوردستان خەرمانبەرەکەی ڕۆژە دوای ڕۆژ لە ڕێگەی دەستگای بەخشینەوە زیاد دەکات. بەخشین ئەو دەستگایەکەوە بۆتە پردی گەیاندنی هاوکاری و کۆمەچەکانی خێرخوازان بۆ هەژاران و منداڵانی بێباوک لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. ئەمانەوە لاڵقەی ئەم جارەدا خەرمانبەرەکەی ئێوەی ئازیز و خۆشەویست کە بریتی بوو لە کڕینی ئەم خانووە و تەواوی پێداویستی ناوماڵ و دابینکردنی موچەی مانگانەیان بۆ ماڵێکی بێباوک لە شاری سلێمانی. بابزانین چەند مانگێک بەر لە ئیستا ژیانیان چۆن بۆ و دوای هاوکاری و کۆمەچەکانی ئێوە لە ڕێگەی دەستگای بەخشین و ئێستا ژیانیان چۆنە و ئمڕۆ ئەم خانەوادەیە بۆ یەکەم جار هاتوونەتە ئەم خانووە. بابزانین چۆن سپاسی ئێوەی خێرخواز و بەخشنداکەن تا چەند ژیانیان گۆڕاوە و ئێستا ژیان و گوزەرانیان چۆنە و ساڵانی پێش و چۆن ژیاون. چەند ساتێک لەگەڵمانە. سلام علیکم. علیکم السلام و رحمة الله وبركاته. بەنای خوای گەورە میرەبانەوانە زۆر سپاسی بەخشینەکەین لەو ڕۆژەی مەلێمان قەومەها بە هاوارمانەوانێ زۆر سپاسیانەکەین. خەڵکی بسومان و خێرخوازان هاتن بە تەنمانەوانێ دەستیان گرتین و ئێمە کرێچی بوون هیچمان نەبوو ماڵیان ئاوا بێ ئەوان ئێستا بەدەست ئەوەی کاوەهەن نایە بە قسەیەک بەسەری کردوینەتەوانێ و دەستی گرتوین و بە بۆنەی بەخشینەوانێ ئێستا ئێمە خانومان بۆ کرا من وەزانم هەر لە خەونی شام خەوە نەبینم کە سەیری ژوورەکانم کرد زۆر دڵم پێخۆش بوو. ئیشەڵڵا ماڵی ئەمانیش ئاوا بێ و خوا بەتەنی ئەمانی شەوانێ بێت کە ئەوانەی دەستیان گرتوین و هاتون بە هانامانەوانێ کە هاتین خانووکەمان بینیم مناڵەکان زۆری پێیان خۆش بۆیان ودا ئەمە بۆ ئێمەیان ئێمە هاتووی سەیری پێوتم نێوەڵاڕۆ لە جاممە بۆ ئێمەیە مێخۆقابلێ ئەوان بۆچی هاتون بۆ ئێمەیان دابین کردو و ماڵیان ئاوا بێ و خێریان بنووسێ و خوا چاکەی چاکەکاران گوم ناکە. ژوورەکان زۆر خۆشن ئەساسی ماڵی خۆیان بۆیان کردوین. دوو نووسینی تایە ژوورێکی میوانی تایە مەتبەخی تایە هۆڵێکی تایە چەندێ سەیریکەی تێر نابی لێی خوایە نەخشەش بێ لەوانەی کەنیانە خاتی قورآنە خوا چاکەی چاکەکاران گوم نابێ ئیشەڵڵا خوا ئەوەی بەسەری کردوونەتەوە خوا بەسەری کاتەوە کە دوو نووسنە هۆڵێکە متبەخە حەمامە تەوالێت و حەمامە حەوشەیەکی خۆشە ژوورێکی میوانیشە. ئیتر نازانم سەیری کوێی بکەین لە خۆشیە هەم ناڵەکانیش پێیان خۆشە هەم ئێمەش پێمان خۆشە هەم لۆمە نەهامەتی و کرێچی و دەردەسەری و ری و نەکبەتیە ڕزگارمان بوو کە ئەمان هاتن بەهانامانەوە ماڵیان ئاوا بێتتر خەڵکی بسومانانیش هاو بەهانای ئێمەوە خوای هەتی هاو بەهانای ئێمەوە خوش بچێ بەهانایەوە ئیشەڵڵا چی بەهانایە بێت چی بە قسەیە بێت چی بە پارە بێ بە هەشتێ بێ داواکەم لە خوای ئیشەڵڵا خوش ئاوا سەها جار بچێ بەهانای ئەو کەسانەوانێ. ئێستا ئێمە هاتووینەتە خانووەکە زۆر خۆشە حتا سەیریکەی دڵت تێر نابێ. دادەگان ئمڕۆ کە هاتون بۆ ئێرە چیتان لەگەڵ خۆتان هێناوە لە خانووەکە؟ هیچمان نێناوە هیچمان نێنا ئێمە خۆتەنانەت جلەکانیش هێنا ئایدی بەخشین بووە هیچمان لەگەڵ خۆمان نێنا
ئیتر هەوڵشانیا موچەیەکیان بۆ دابین کردوین بۆ خۆمان و مناڵەکان. ئەی کاتێ ناو خانووەکە سەرڕای کڕینی خانووەکە بۆتان ئەشای ناماڵ کاتێک کردنی ئەشیای ناماڵیش هەر ئێمە کە هاتوون ئاوا تیا بووە هیچمان نێنا لەگەڵ خۆمان هاتوونەتە دەرە و تەواو یا خۆماڵی مسلمانان و بەخشین و برادەران ئاوا بێ بخاتێ و قورئانە. هەستت چۆن بوو کاتێک ئەو هەموو جلوبەرگی کۆن و ناوماڵی کۆن و هەموو شتێک کە ماڵاوایتان لێ کرد ئێمڕۆ هەموو شتێکی تازە بینی هەم خان و تازە هەم ناوماڵ تازە هەموو کەلوپەلێکی پێداویستی ناوماڵ ئامادە بوو. ئەزانیتی وەکەوە ئینسانێک لە نەهامەتی و مەحنەیی ڕزگارکە بێنە لەسەر ژیانێکی خۆش یانی ئینسانێک لە ناخۆشترین لەحزەیە بێ بێنە لە خۆشترین نوتکەی خۆشی چەند هینە تامەزرۆی بی وانە هەموو ئینسانە حەزی بە ژیانی خۆشە نەک حەزی لە تاڵی ژیان بێ. هەمیشە بەخشین بە هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست بە تەواوی ژیانی هەژاران و نەداران و منداڵانی بێباوک دەگۆڕێت. ئەم خانەوادەیە بێباوکە ئەگەرچی ساڵانێکە لە کرێکی ژیان بەسەر دەبن و هیچ کەلوپەلێکی ناوماڵیان نەبوو. بەخشین سەرڕای کڕینی خانووەکە و تەواوی پێداویستی ناوماڵی بۆ دابین کردوون. بابزانین پێشووترچیان هەبوو دوای هاوکاری و کۆمەچەکانی ئێوە لە ڕێگای بەخشینەوە ئێستا چیان بۆ کراوە و چۆن ماڵەکان بە هاوکارەکانی ئێوە ڕازاوەتەوە. ڕۆژێکم باوکمان بوو هەر ژیانێکی خۆشمانە بوو هەر باوکم هەر شتێکی کرد هەر شتێکی پێیان کرد بەس بۆ سەر باوکم نەما ژیانمان تاڵ بووە داوای خێرخوازانێکم خانوویەکمان بۆ دابین بکەن. سواسی بەرامی بەخشینەکەم چونکە هاو باوە نامانەوە نەمەتیار ڕزگار کردی خانوویەکیان بۆ پەیدا کردین و ژیانی خۆمان دەتوانین تیا بەڕێکەین. دوای ماوەکم مردێت ژیانەوە زۆر وێران بوو نەماتوانین کرێ خانوو بێن بەس زۆر سپاسی بەخشینەکەم هاتن نامانەوە ڕزگاری کردین نەمێن تێ جارە خەمانە خواچکە ماڵەکەمان کرێ بوو کرێخانەکەمان بۆ ناکرا کەسی شکاسپی ناکرد بەس سپاسی بەخشینەکەم چکە توانێت ئەم خانوومان بۆ دابین بکەن. زۆر سپاسی بەخشینەکەم کە ئەم خانووی بۆ کردی سەلاجە مۆبەڕیدە کەوانتەر مارەزی نییە تەلەڤیزیۆن خانوویەکی خۆشە ناوماڵ هەموو شتێکمان هەیە زۆر سپاس دەکەم بۆ بەخشین لەم کرێچیە دەری کردوین. زۆر سپاسی بەخشینەکەم جلی بۆ کڕیوین ئایباتی بۆ کڕیوین خانووی بۆ کڕیوین زۆر سپاسی هەموو خوازانەکەم دڵمان خۆشە ئێستا. ئەرچی خێرخوا دەستمان نەگرێ نییە لەبەرەوە ئێمە هیچ موچەیەکمان نییە ئێمە ئەوە خۆتان بینیوتانە بە چای خۆتان دەتوانن تەسویری یەکەم جار لێبنەوە ئێمە هیچمان نەبوو تەنها حەسیرێکمان هەبوو لەسەری دانیشت بووین هیچی ترمان نەبوو هیچ دەستی خێرخوازان خۆش بێمانیان بۆ نین و تەواوخوا نەیبرێ خوار سامپێکە تاقیکردنەوەکانی ژیان زۆر پێویستە بۆ ئینسان هەموو ئینسانێت تاسێ نەفەقیرە بێ نەهەژە نەدەوڵەمەنیشە بێ. وەڵا ئێمە هاتن لە ناو خانووەکە سێرەکەم ماڵێکی داخرا ماڵێکی پۆشتە پەرداخ خوانەی بڕستە لە ئەجێتیایە تەلەڤیزیۆنی تایە کەوانتەری تایە خوانەی بڕێ مۆبەڕیدەی تایە کارەبای مەزبوطە حەمام تەوالێتەکەی مەزبوطە ینی هەست بە خۆشی ژیانەکەی هەستەکەی ئەژیت هەمووی فەرشش کرا هەروەڵا هەمووی فەرش داخراوە هەستەکەی تر ینی ئەژیت لە مردن ڕزگارتە بێ
هەروەڵا یەکی لەوانە کچە بچکۆلەکەم بوو ئەم بەیانەکە پێم وت هەستا هیچ بەیانێکاوانە بوو یەکسەر هەستاوتی وڵات دایە باشە هیچ بەیانێک وەکو ئەم بەیانێ نەبووە دڵی خۆش بێ کەوتم بەرنامەی بەخشینیە ئەڕێم بخانەوەکە زۆری پێخۆش بوو چونکە ئەمان ینی بەشێ لە ژیانیان لە دەستیاوەکو باوکیان ڕۆیوە هەستیان زۆر بە نەهامەتیە کرد هەستیان بەوا کرد ینی ژیانی تر بۆوان هیچ شتێ نییە هەرچە من بەڕێگای حەدیث و بەڕێگای هەنێشتەوە دڵخۆشیمە کردن ئەموت ئێمە وانین ئێمە سەیری ژیانی پێغەمبەرەکان کە پێغەمبەرەکان لە سەحرا بەجێمان خێزانی خۆیان بەجێشتە ئێمە لە ناو خەڵکە قابلە پێکمان بکەوێ ئەوە برادرانی بەخشینەوە کێوکێ ئەتر خوا ماڵی بەخشین ئاواکە و خوا ماڵی بسومانان ئاواکە ئیشەڵڵا لا ئەروەڵا هاتن بە تەنمانەوە تا لە مەحنەتی و لە دەردەسەری و لە نەکبەتی و لە نەهامەتی شکر ڕزگارمان بوو سوپاس بۆ خوا و سوپاس بۆ کەسانە و خوا پاداشتی ئەو کەسانە ئیشەڵڵا گوم ناکە هەزارەوە نەبێتە شوێن و ڕێگایان خاتی ئەو قورئانە دوو ساڵیشتە ئەم ماڵی کە تیای ماڵێکی هەتیوە ئێمە کرێمان نەیاوەتێ هەتی ئەی ژۆکو من ئەڵێ ئەی من چی بکەم یان وەم چۆڵکەن یان بڕۆم ئێمە زڕ بکەینەکوێ هیچ شوێنە شک نابین لەگەڵەوە مناڵانە بچین بۆ کوێ کە یارمەتیمان بە بەرەوە ئێمە ئاشمان نەبوو نەپارە نەهیچ شتێ یەکێ لە گریفتەکانی ئەو بوو کە کرێخانوتان بۆ دابین ناکرا بەردەوام بیر لەوە کردەوە سەری مانگ دێ چۆن پارەکە ئامادە بێ بۆ خاوەن خانوو و چەند مانگێکیش بوو پێم وایە کرێخانوتان نەدابوو وەڵڵای دوو ساڵ بوو کرێخانومان نەیە بۆ ئەی چۆن ناخۆشیە کاکەگیان تۆ سامن مناڵەکانی خۆم هەتیون من لە ماڵێکی تریشا دانیشتم هەتی و بار بوو ئەی چۆن زەحمەت نییە من لە دوو لاوە زەحمەت بوو بووم هەم کرێخانەکەم هەتی و بار بوو هەم خۆشم کرێچی بووم لەوەش بۆسەکە کرێخانەکە بۆ نادرێ ئێمە ینی لە دوو لا مەینەتبار بووین ئەی چی ئێستا تۆ چەنێ ناخۆش تۆ هەر بە مناڵەکەی خۆتە ئازانی سێدمانە کرد خەڵک خانووی شینایە پێمان ئەگەر بشگەڕانە چونکە خەڵک خانەکە حەقی خۆیەتی یا بەکرێ موچەی مانانەی ئێوێ لانەی بژێی بۆ بەژیان مەزمانێ دوومان نەیەی هەر لێو هینە بێ هەر نیشیانەیە ئێمەش چی دەسەڵاتێکمان نەبوو من زایفە مەوسێ مناڵە ژورت بوو کاسبکارمان نەبوو مەجبور بووین دامان لە بەخشین کرد و هان بە هانامانەوانێ ئێمە پێشەوەی بەرنامەی بەخشین بێ ئێمە چەندێشتی ماڵمان بوو هەموویمان فرۆش بۆ کرێخان و بۆ ساحێب ماڵ هەرچەندمانەکرد ژیانمان بۆ دابین ناکرا ژیانمان ناگوزێرا ژیان ناڕۆی بەڕێ زۆر زەحمەت بوو ژیان لە لامان فەرشمان فرۆشت سۆڵپامان فرۆشت نەوتمان فرۆشت ئەتر سەلاجۆ هەموو شتێکمان فرۆشت بەس بۆی ژیان بڕوە بەڕێ بەس ژیانی چەندمان ناکرد زەحمەت بوو بۆ ئێمەیتر شتەکانمان زۆر لە زەحمەت یا بە حەق کرێخانووە ئەتر دوایی باوکی مناڵەکان وەفاتی کرد بەرنامەی بەخشین ماڵیانەوە بێ هاو بە تەنمانەوانێ ئەو شتانش کە فرۆشتمانە بەزیا ویان کردوینە تۆ ماڵیان ئاوا بێ و خوا چاکیان بۆ بکە و هەزار ئەو نەبێتەوە شوێن و ڕێگەی بۆ بسومانان و بۆ ئەمانیش چی بە قسەیەک بێت و چی بە کردار بێ و چی بە پارە بێ و بە هەشتێ بێ هەزار ئەو نەبێتە شوێن و ڕێگای بۆی خوایگیان چی داوا لە خواکەن ئیشەڵڵا خوا بەویان جێبەجێکە خوا بکەی بەخاتر ئەوانەی خاتریان لای خۆی وەیە زۆر سوپاسیانەکەم خوا چاکەی چاکەکاران ئیشەڵڵا گوم ناکە ئەو کەلوپەلانەی کە فرۆشتت بەزیا دوهاتوو تۆ شوێنەکەی خۆی سوپاس بۆ خوا ئەروەڵڵا ئێستا فەرشی خوانەی بڕێ ئەو تامین ماڵەکە فرشی تازەی لۆک داخراوە دیوارەکان خوانەی بڕێ چەند سەیرکەی حەزکەی دڵ لێ تێر نابێ خانووکە دڵ چەند سەیریکەی لێ تێر نابێ چاو لێ تێر نابێ ئێمە تەنانەت جلوبەرگەکەشمان خوانەی بڕێ سومانان نەوهی بەخشینە هیچمان نێناوە لەگەڵ خۆمان ئەساسی ناوماڵیان بۆ کڕین فەرشیان تیا داخستۆ تەلەڤیزیۆن نوم و بەڕیدە و کەوانتەر و تەباخ و معرەزی نوێنە و خوانەی بڕێ غەسالەیە و لێ و تەباخە و ئێمە لە هیچ شتێکمان کەم نییە و جلوبەرگە و خواردنەوە لە هیچ شتێکمان کەم نییە موچەیەکی مانانەشیان بۆ دادەکەوسەریانیش دابین کردووە سوپاسی خوا یەکەم سوپاسی خواکەم دووەمی سوپاسی ئەم برادەرانە و بەخشینەکەم کە
ئابرۆ لە ڕێگای بسومانە ناوانێ بە بۆنەی ئەمانە ڕۆیان تێکردین و لەو مەحنەتێ ڕزگاریان کردین. من وەکو کەسوکاری ئەم مناڵە بێسەرپەرشتە هەتیوانە وەکو خزمی باوشیان کە پیاوێکی باش و بەڕێز و مسلمان بوو نەخۆشکەوت و کەوتە سەر جێگا بەبێ موچە بەبێ ئیش و کار بەبێ هیچ دەرەچانە بەبێ هیچ هاوکاری نەخۆشکەوت و دوای پاش ماوەیە کۆچی دوایی کرد. ئەم مناڵانە بێسەرپەرشتمانەوانێ هەتیو بوون. سوپاس بۆ خێرخوازان و بۆ کەسوکاریان و بۆ ئەو خێرخوازانی کە لە ڕێی سنتەری بەخشینەوە لە ڕێگەی ئەم دەستگا خێرخوازەوانێ کە هاوکاریان کرد و توانیان ئەم مناڵە بێسەرپەرشتانە لەم نەهامەتیە نەجات گەێن. بەڕاستی سوپاس بۆ خوای گەورە گەلەکەی ئێمە میلەتەکە ئێمە میلەتێکی خێرخوازن. ژیانیان زۆر زۆر گۆڕاوە چکە ئەوان بەڕاستی لە شوێنێکا بوون تەوەقع ناکەن شوێنی ژیان نەبوو. ئێستا سوپاس بۆ خوای گەورە و سوپاس بۆ ئەو خەڵکانە کە چوە دڵیان و هاوکاری ئەم مناڵانەیان کرد ئێستا ئەم خانوە جوانە ئەم خانوە پاک و خاوێنە ئەم شوێنە ڕێک و پێکە کە بتوانن ئاهێکەڵ کێشن و ئەم مناڵانە ئەم مناڵە بێسەرپرشتانە وەکو مرۆڤێک بژین وەکو مناڵێکی کە بژین و سوپاس بۆ خوای گەورە کە توانیویانە هەموو پێداویستێکی ماڵ هەموو کەم و کوڕیەکی ئەم مناڵانە فراهەمکەن و بۆیان جێبەجێ بکەن و زۆر سوپاس بۆ خوای گەورە بەڕاستی توانیویانە بە هاوکاری بە پارە بە زەخیرە بە هەموو شتێک بە پێداویستی ماڵکە بتوانن هاوکاری ئەمانە بکەن نمونەیان زۆر بێ نمونەیان زیۆر بێ ئەو خەڵکە خێرخوازانە و دەستگای بەخشین ئەم دەستگایانە هیوادارم چەنەها کۆمپانیاکە کە خەڵک بێن بەهانای خەڵکەوانیە ئەم بەڕاستی ئەم پرۆژانە بکەنەوانێ کاکە ڕێواجیان بەڕاستی من زۆر سپاسەکەم زۆر دڵخۆشم کە بەڕاستی ئەمانەم بینی ئەم مناڵە هەتیوانە کە دایکیان و ئەو مناڵانەمان هەیە ئێرە وەکو خەوێک وابوو لای ئەوان بەڕاستی لە شوێنێکی ئاوە بێنە وەکو ئێرەوانێ وەکو بەڕاستی لە شوێنێکی زۆر زۆر ناخۆشەوانێ هاتوونەتە ئێرە وەکو خەوێکیان بینیوە و ئێمە زیاتر پێ دڵخۆشین بەڕاستی دەستان خۆش بێ بەڕاستی جێ شانازی بڵێ قەت تەوەقوعی ئەوم ناکرد قەت تەوەقوعی ئەوم ناکرد بەڕاستی ئەم مناڵانە شاگەشکە بوون نەخۆشیە و من زۆر دڵخۆش بووم کە بەڕاستی ئێمە ئەوەتان کردووە نمونەتان زۆر بێت. خێرخوازان و بینەرانی بەڕێز ئەم خانووی کە ئەیبینن خەرمانی هاوکاری و کۆمەچی و دەستگیرەکانی ئێوەی ئازیز و خۆشەویستە لە ڕێگەی دەستگای بەخشینەوە ئەم خانووە بووە ڕێژەی 120 خانوو لە هاوکاری و کۆمەچەکانی دەستگای بەخشین بۆ منداڵانی بێباوک و هەژاران لە هەرێمی کوردستان واتە بەخشین لە ڕێگەی ئێوە تا ئەم ساتە وەختا 120 خانووی دروست کردو بە تاوەی پێداویستی ناوماڵ و زۆرێکی جوانێک کە بێباو بوون موچەی بۆ دابین کردوون. کاتێک کەسانێکی وەکو ئێوەی ئازیز و خێرخواز و بەخشندە ئەبینین دڵمان خۆشە بێت کە لە هەرێمی کوردستان خەڵکانێک ماوە دوای چەند مانگێک بەدەم هاوکاری و کۆمەچی و خەڵکانێکی هەژار و نەدارەوە دێ و بەم شێوەیە ژیانیان سەرتاپە ئەگۆڕێت. ئەم خانەوادەیە
خانەوادەیەکی بێباوکی هەژاری کرێکی بوو. بۆی هاوکاری و کۆمەچەکانی ئێوە لە ماوەی چەند مانگێکدا توانیتان تەواوی ژیانیان لە نەهامەتی و ناخۆشی و فرمێسک و ناڕەحەتەکانی ژیان بگۆڕن بۆ خەندە و خۆشی ژیان. وەکە بینن کڕینی خانوویەک بەم شێوەیە و دابینکردنی تەواوی کەلوپەلی ناوماڵ و موچەی ماگانەشیان. سوپاس بۆ هەموو ئەوانێکەوە هاوکارمان بوون بۆ تەواوکردنی ئەم خانۆ و ژیان و گوزەرانی ئەم ماڵیان گۆڕی لە نەهامەتی بۆ خەندە و خۆشی. سوپاسی هەموو ئەو کەسانەکەین کەەوە بەردەوام لەگەڵمانن بۆ سەرخستنی پرۆژەکانمان و دڵخۆشکردنی منداڵانی بێباوک و هەژاران لە هەرێمی کوردستان. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0 961 13 0 965 0 723 25 55. بەخشین ئەمڕۆ بە بەستی جێبەجێکردنی یەکێک لە پرۆژەکان سەردانی شاری هەولێری کردووە. ئەمانەوێت بەهۆی هاوکاری و کۆمەچی و دەستگیرەکانی ئەوەی ئازیز و خۆشەویستەوە نزیکەی 100 نەخۆشی توش بوو بە گورچی لە هاوکاری بکەین بۆ ئەوەی بتوانین بە هاوکاری و کۆمەچەکانی ئێوە تۆزێک دڵیان خۆش بکەین. چەند ساتێک لەگەڵمانە بن. زۆر بەخێر بێن، زۆر مەمنونین، خدا خێریش نابنووستی ئینشاءڵڵا ئەو بەرنامە دائیمەن دەمینێ لۆمەن. ئەمە تقریبەن هەفتەی 3 ڕۆژ قەسێکی لێ دەکەم لە ڕۆژ ئاوای. ئەمە دەرمانمان هەیە، شورەقەمان هەیە بە 25 دۆلاری پێمان ناکڕێ، زار بەزار ڕاوە دەستی 2 مانگ پێمان ناکڕێ. ئەمە داوا دەکەین یعنی لە خێرخوازان یارمەتیمان بدەن. ئەو بەرنامەش ئینشاءڵڵا بەرنامەی خۆبەخشە، زۆر مەمنونیانە، خدا خێریان بنووسی. دائما لۆمان بمینێن. ئەگەر ئەمە 2 ڕۆژ نەچین 4 کیلۆ ئەوی زیاد دەکەین. ئەوە ڕاوە دەستی تەنگە نەفەسمان دەکا، ڕاز ڕامان دەگری بە یەک زاری ناتانین ئێرە بڕۆین. سوپاسی بەرنامەی بەخشین دەکەین کە تاکە کەناڵە لەمە پێچیتەوە هاتە خەستەخانەی سەردانی کردینە و یارمەتی داینە. خوای گەورە یارمەتیان بدا. عەبەکەم کڕێ بە 110 دۆلاری، چوومە دکتۆری 252,000 مانچووە، خوا شاهیدە، هیچ معاشەکمان نییە. ئەگەر لە بە خزمەکانی خۆم نەبی هەر ناژێم لەو دنیای، وەزعمان زۆر ناخۆشە. خۆشەویستان و ئازیزان، ئێمە لە چوارچێوەی جێبەجێکردنی پرۆژەکانی بەرنامەی بەخشیندا ئەمڕۆ لە شاری هەولێری خۆشەویست پرۆژەیەکی ترمان جێبەجێ کرد کە ئەویش یارمەتیدانی نزیک بە 100 نەخۆشی گورچیلە کە بەڕاستی زۆر لە معاناتێکی ناڕەحەت و وەزعێکی زۆر ناهەمواردا ژیان بەسەر ئەبەن و بەو پێیە کە خۆیان باسییان کرد زۆر زەحمەت بووە کارەکەیان و لە خەستەخانەکان و نەخۆشخانەکانی حکوومەتدا و مەسرف و خەرجێکی زۆری تێ ئەچێت و ئەتوانم بڵێم زۆریان بە چاوی گریانەوە باسی حاڵی خۆیانیان ئەکرد. بۆیە ئێمەش ئەم ساڵ بڕیارمانداکەوە لەو چین و توێژەیەکەوە نەخۆشن و نەخۆشی گورچیلیان هەیە و غەسلی گورچیلیان هەیە، هەیەە هەفتەی 2 جار 3 جار غەسل ئەکا بە مەبلەغێک پارەی زۆر و بە زۆر بە نەهامەتی و بە ناڕەحەتیەوە ژیان بەسەر ئەبا. بۆیە حەزمان کرد کە لەو پرۆژانەدا جگەی ئەوانیش بکەینەوە. ئەمڕۆ لە شاری هەولێری خۆشەویست توانیمان نزیک بە 100 نەخۆشی گورچیلە بەسەر بکەینەوە بە بڕی یەکی بە بڕی 100,000 دینار لە ڕێی خێرخوازانەوە. بۆیە داواکارین لە خوای پەروەردگار خێرخوازان زیاتر و زۆرتر دەست و دڵ کراوەتر بکاتەوەکو زیاتر بتوانن دەستگیرۆی ئەو فەقیر و هەژار و نەخۆشانە بکەن و ئێمەش زیاتر ژمارەیەکی زۆرتر و زیاتر لە شارەکانی زیاتر بتوانین ئێمەش بەسەریان بکەینەوە و یارمەتیان بین و خوای پەروەردگار هەموو لایەکمان سەرکەوتوو بکە و تەوفیقمان بدا و هیدایەتمان بدا لەم کاری خێرەدا بەردەوام بین و بتوانین هەندێک لە معانات و لە ناڕەحەتی و نەهامەتیەکانی
ئەو چین و توێژانێک لە ناو میلەتی ئێمەدا ئەناڵێن بەدەست هەژاری و فەقیری و نەبوونی و نەخۆشیەوە کەم بکەینەوە بەڵکو ئینشاءڵڵا خوای پەروەردگار ئومێدیشمان وایە ئەم خێر و خێراتانەی خێرەوەمەندان و دەوڵەمەندان ئینشاءڵڵا زایع نابێت خوای پەروەردگار بۆیانەکا بە تووشی قیامەتیان بۆیە دووبارە داوایان لێکەینەوە کەوا تاکو ئێستا چۆن دەستگیرۆ بوون هەر ئاوا دەستگیرۆی ئەم دەستگای ئێمە بکەن بۆی ئێمەش زیاتر بتوانین دەستکراوە بین لە یارمەتیدانی ئەواندا. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 1970 961 13 13 1970 961 35 1950 723 25 55. طبيعي ئەمان برایەکەم نەخۆشی گورسیلەی هەیە غەسلی دەکەین هەفتەی 2 جارە یعنی هەندێک برادرانی دیش هەیە دەکەنە 3000 4000 غەسلیان هەیە شەخص هەیە لەوێن دەرێک دەفە 4 کیلۆ 5 کیلۆ زیاد کردە لە جیازی دەدە ناو 4 کیلۆی بینی تەخوار هەموو قەلی تەشەنووز دەکە دەست پێ دەکەن 2 کەس بەس بیشێرین مەعاناتی زۆرە بەڕاستی زەختی دادا بەزی دەبێ ڕاست بڕۆ دەرمانی لۆ بینی شوڕەقەی بینی هەموو بە پارە ئەو با پێت بلێم هەندە جار ئەو سۆندانەی لێرەیە تەشەنووز دەکە قەلبی دەبی بچی پەراستۆلی لۆ بینێ ڕاسەن زوو بیگەینی تێ یعنی مەساتەکە یعنی داوا لە خێرخوازی دەکەم بەڕاستی بابێن تەماشای ئەو وەزعی بکەن لە جیاتی ئەو دەدەنەوە عالەمەی هەندێکی هەیە مستحق نییە ئەمە باسی ئەوەی ناکە هەر کەسە بەخۆی مەسوولی نەفسی خۆیتی بەس منەوە دەلێم دەرێ بابێ نەوێن دەرێ بە تەماشای زروفەکەی بکەن بە چاوی خۆیان ببینن ئەو زە بە خۆیان بە قەراری بدەن بەخۆم نەخۆش و فەقەرەمە سۆفانە زەختە سکوەریە پیاوم عزز کردیە و پێستارە لە مەخموری دەماهینە دەمان برد غەسلی هەفتەی 3000 دەیهینم ئەگەر نەتبی ئیمکانێتت نەبی ئەوەی لە چێ دەینی بسترمانان ئەوەی دەزانین خێری خوا خێریان بنووسی لەگەر وەچی ئێرکوانە و ئەو خێرخوازانە دەی نەماری بچم لە دەرکەی بدەم ئەرێ فرار سکات سەرفترەم دێ دەبی بمەقەت ئاوا گوچبە بەرعاردی کو ئەوەی دەکەم ئێستا کوڕی گەورەم وایت 81 ئەوە چەند سارە تێک چووە ژنیشم لۆ نەهینایە ئەوە ئەو عیلاج لۆی بخڕە چیژەشیەوە لێ کوڕەکەمە بەخۆم بەخێوی دەکەم ئەویش گەشێ هەیە ئەوش عیلاج ئەو پیاوە بەخۆ ئللا الحەمدلله شکوری ئەو خوای دەکەم سابیرم ئەگەر نەدبی لە چێ دەینی لەوەرە کاکەی دەرێ غەسل بەوەندەیە والله لە جێ هەیە دەرێ 300 جێ هەیە دەرێ 200 ئەدی حەبە عیلازە دەرزیە دەرزی بن پیستی هەر غەسلەک و دەرزیەکە بێ لە دەرزی ڕەشەکەش زار مانگ هەیە دەچین وەردەگری مانگ نییە هەر ئەو عیلازەکە نییە هەموو لە دەرێ دەکڕی وا دەزانی دەستگای خێرخوازی بەخشین بۆ ئەم ساڵیش وەکو ساڵەکانی ڕابردوو کۆمەڵی پرۆژەی جوانی خستە بواری جێبەجێکردن بۆ ئەوەی خزمەت بە هەموو چین توێژەکان بکە لە هەرێمی کوردستان دیارەیەکێ لەم بەشانەکە ئەمڕۆ لە نووسینگەی هەولێر هاوکاریمان کردن ئەوان نەخۆشانی غەسلی گورچیلە بوون کە ساڵانێکە بەدەست ئەم نەخۆشیوە دەناڵێنن ئێمە ئەمڕۆکە لە نووسینگەی هەولێر نزیکەی 100 لەم نەخۆشانەمان هاوکاری کرد کە بەڕاستی ئەگەر تۆزێک سەیری ژیانیان بکەی زۆر لە مەعاناتێکی زۆر ناخۆشدان زۆر پێویستیان بە هاوکاری هەیە چون ئەوان وەکو لاانێک کۆمەڵە خەرکی تر نەبن کە بتوانن کار و کەسابەت بکەن یاخود بەس پێویستیان بە بژێوی ژیان و ڕۆژانێ بەڵکو ئەمانە نەخۆشیشن پێویستیان بەوەی هەیە کە بە بەردەوامی سەردانی نەخۆشخانەکان بکەن بە بەردەوامی غەسل بکەن ئەو ئەوەی کە لە لەشیان زیاد دەکا لە غەسل 3-4 ساعت لەژێر ئەم جیهازە دەمێننەوە و جاریوا دەبورێنەوە کە ئێمە سەردانی خستخانەکانمان کردووە و ئەوەی خۆیان کە باسی دەکەن و بەڕاستی لە مەعانات زۆردان بۆیە ئێمە بە پێشتی دەزانین هاوکاریان بکەین لە ساڵەکانی ڕابردوش هاوکاریمان کردوون بۆ لێرەوە داوا لە هەم خێرخوازان دەکەین ئەم بەشە ئەم نەخۆشانە هاوکاری بکرێن و هاوکاری دەستگای خێرخوازی بەخشین بن بۆی ئەو پرۆژانی کە ڕایگەاندووە بتوانێت لە پرۆژەکان و خزمەت بە هەموو چنی توێژەکان بکات.
بەناوی خۆی بەخشندە و میرەبان سەرەتا دەستخۆشی لە دەستگای خێرخوازی بەرنامەی بەخشینی کەناڵی ئاسمانی پێیان دەکەین کە هەڵسا بە بەخشینی بڕێکپارە بە کەسانی توش بوو بە گرفتە ئەوانەی گرفتی گورچیلیان هەیە پێویستیان بە شوشتنی گورچیلە هەیە لە شاری هەولێر. لە شاری هەولێر سێ شوێنی دوو شوێن هەیە کە تایبەتە بە شوشتنی گورچیلە کە بریتە لە نەخۆشخانەی جمهوری و شوێنێک لە تایبەتە بە ئەوە شوشتنی گورچیلە. بێگومان ئەو کەسانی کە تووشی کە پێویستیان بە شوشتنی گورچیلە دەبێت لە کۆمەڵێک گیر و گرفتی ناتەندروستدا دەژین کە هەیەە هەفتانە پێویستی بە سێ جارە هەیە کەمترەوە هەیە ئەو کاتێک کە تووشی ئەو کاتانی کە پێویستیان بە گورچی شوشتنی گورچیلە دەبێتن بەڕاستی لە ئازار و مینەتێکی زۆر زۆر ناخۆشدا دەژین و هەم خۆیان و هەم ئەم کەسانی کە لەگەڵشاندا هەیە. ئەو کەسانە ئەگەر بێت و لە هەفتەیەکدا دوو جاریان سێ جار شوشتنی گورچیلیان بۆ بکرێت جگە لەوەی کە ئەو دەرمانێکە بەکاری دەهێنن و پێویستی بە کۆمەڵێک دەرزی و تریش دەبێت و بە سیارە هاتوچوو دەکەن ئەگەر بێت و ئەو پارەی کە دەستیان دەکەوێتن بەس لە کرێی سیارەکەی تاچوون بۆ نەخۆشخانەکە و ئەو دەرجیانێکە لە نەخۆشخانەکان نییە لە دەرەوە بیکڕن بێگومان پێویستێکی زۆر زۆر قورسیان دەکەتە سەرشانی و ئەو کەسە وەکو نەخۆشیەکانی تر نییە بەتەنیا بتوانانی بژێتن بێگومان کەسێک یا دوو کەس یا زیاتر لە دوو کەس دەبێت بەردەوام لە گەریدابیتن واتە دەتوانین بڵین بەردەوام دوو کەس لە کار دەکەویتن بە واستێکەوەی کە نەخۆشێکی گورچیلیان هەیە بۆیە داوا لە خێرخوازان دەکەین کەەوە بەهانای ئەو کەسانە بێن کە گرفتی گورچیلیان هەیە بە تایبەتی لە شاری هەولێر کە ئێستاکە لەو بارە دەروینە خراپەیدا دەژین و خۆشیان لە بارێکی ئابووری خراپدا دەژین بەهۆی گرانی نەخۆشەکەی لە سەریان نەخۆشیی درێژخایانیشە زۆر سپاسان دەکەم و دەستخۆشتان لێ دەکەین. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين سرتا پیرۆزبایی مانجی ڕەمەزان لە هەموو مسلمانانی جیهان دەکەم بە تایبەتی مسلمانانی کوردستان و دەستخۆشی لە دەستگای خێرخوازی بەخشین دەکەم خوای رب العالمین سەرکەوتیان کە موفقی دنیا و قیامەتیان کە ئینشاءالله. دیارە دەستگای بەخشین ساڵانە چەندین پرۆژەیان هەیە داوا لە هەموو خێرخوازانی کوردستان دەکەم کەەوە هاوکاری ئەو دەستگای خێرخوازی بەخشین بکەن لەوەی کەوا بتوانن هاوکاری ئەو فەقیر و هەژارانە بە تایبەتی ئەو نەخۆشانە بکەن لەوەی کەوا بتوانن ژیانێکی ئاسایی وەکو خەڵکان بژین. دیار ئەوانە پێویستێکی زۆریان هەیە کە دەوڵەمەندەکانی کوردستان هاوکاریان بکەن. من لێرەوە ڕوو لە هەموو دەوڵەمەندەکان دەکەم خواپێداوەکان داواکان منکەوا بێن ببەخشن لەوەی خوای رب العالمین بیان بەخشیچن. والله في عون العبد ما كان العبد في عون أخيه. دەوڵەمەندەکان ئەوانێک کەوا خواپێداون وەرن ببەخشن دەستی ئەو فەقیر و هەژارانە ئەو نەخۆشانە بگرن ئەو بێباوکانە بگرن لەوەی خوای رب العالمین بتان بەخشی کاروبارەکانی ژیانتان لەبەوە بەسەر بێخی ئینشاءالله. لێرە داواکارم دەوڵەمەندەکان ئەگەر دەیانەوێت ئەو سەدەقەی خۆیان ئەو زەکاتی کەوا هەیتیان ئەو ماڵی کە ماڵی خۆیە ئەو ئەمانەت لە کناوانە بیبەخشن لەوەی جێگای خۆی بگری داوام لە هەموو دەوڵەمەندەکان هەیە خواپێداوەکان بێن هاوکاریان بکەن بیدن بە دەستگای خێرخوازی بەخشین لەوەی کەوا هەمووی بگا بە شوێنی خۆی و خوای رب العالمین لیان قوڵوکە ئینشاءالله دووبارە بە سێبارە دەستخۆشی لە هەمولایەتەکەم ئینشاءالله. هاوکاری و کۆمەچی و دەستگۆرەکانی ئەوەی خێرخواز ئەمڕۆ لە شاری هەولێر توانی نزیکەی 100 نەخۆشی توش بوو بە غەسلی گورچیلە هاوکاریان بکات کە ئەوانەی ساڵانێکە بەردەوام بە ڕێگای دکتۆرەوەن بۆ ئەوەی گورچیلەکانیان بشۆرن کاتێکە بەخشن دڵنیابن ئێمەش بەم چەشنە نەخۆشان و هەژاران و منداڵانی بێباوک بەسەر دەکەینەوە لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی بۆ ئەوەی بتوانین هەژاران و نەداران و نەخۆشان دڵخۆش بکەین بەهۆی هاوکاری و کۆمەچەکانی ئەوەی ئازیز و خۆشەویستەوە. بە ناوی خوای بەخشندەوە میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست خێرخوازانی ڕێزدار سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. ئازیزان لە درێژەی کار و چالاکیەکانی دەستگای بەخشینی خێرخوازی کە بۆ ئەم ساڵیش چەند پرۆژەیەکی ڕاگەیاندووە لەوانە یەکێک لەو پرۆژانەی ئەوەیە سەبەتەی خۆراکیە بۆ ماڵە هەژارەکان و دابەشکردنی بەسەر منداڵی بێباوک و خەڵکانی خاوەن پێداویستی تایبەت و خەڵکانی هەژاری وڵاتەکەمان. خۆشەویستان ئەمڕۆ لە شارۆچکەی بەردەقارەمانین بۆ پێشکەشکردن و بۆ دابەشکردنی سەبەتەی خۆراکی بەسەر 100 خانەوادەی هەژار و
کەم دەست و کەم دەرامەت. ئێوە خێرخوازانی ئازیز هەمیشە دوای فەزلی خوای پەروەردگار ئێوە پشتیوان و ئێوە هاوکار و دەستبارگری دەستگای بەخشینی خێرخوازی و بەرنامەی بەخشین بوون. ئێوە هەمیشە بە بەخشینەکانتان دەستگای بەخشینتان پشتیوانی کردو و دەستگای بەخشینتان وا لێ کردووە کە بتوانێت ساڵ بە ساڵ پرۆژەی زیاتر و باشتر و ناوازەتر پێشکەش بکات. و ئەم ساڵیش بەهۆی هاوکاریەکانی ئێوە بەهۆی بەخشینەکانی ئێوە ئێمە توانیمانە لە دەستگای بەخشینی خێرخوازی پرۆژەیەک ڕابگەێنین کە خۆی لە هاوکاریکردنی سەبەتەی خۆراکی 8,000 بۆ 8,000 خانەوادەی هەژار لە سەرجەم هەرێمی کوردستانە لە خۆ دەگرێت. و ئێوەی ئازیز و خۆشەویست هەمیشە و بە هەموو شێوازەکان ئێوە هاوکار و پشتیوانمان بوون. خوای پەروەردگار پاداشتی بە خێرتان باتەوە. ئێمە ئیمڕۆ لە خزمەتی ئەو خەڵکە هەژارین بۆەوەی کە ئەو سەبەتەی خۆراکیە کە چەند بابەتێکی خۆراکی تێدایە پێشکەشیان بکەین. ئەو خوای گەورەیە هەر سەرکەوتوتان کا بەرنامەی بەخشین یا ڕەبی هەر دەستان بڕوا ڕۆڵە یا ڕەبی عەمری هەموو لایەکتان درێژ بێ و خوای گەورە لە دەستی زاڵم لاماننا و سپاسی هەموو لایەکتانەکەم و بەرنامەی بەخشین یا ڕەبی دەستی هەر بڕوا و عەمری درێژ بێ و دەستان خۆش بێ ماتان ئاوا بێ خوا خێرخوازان زۆر بێ و خوا بێم دڵەتان کە خوا سەرکەوتوتان کە ماڵشتان ئاوا بێ خوایە خەڵدەستان بەزیاد بێ خوا خێتا بنووسێ و ماتان ئاوا بێ و خوا خێرخواز هەموو شوێنە زۆر بێ و چایتان لە ئێمەشەوە بێ. سپاسی بەرنامەی بەخشینەکەم هەموو کاتێ خوای گەورە هەمووتان پایەبەرز کا بۆ ئێمەتان بێڵێ کە یارمەتی مناڵی هەتیوەدەن دایم سەرکەوتوو بوون خوای لەگەڵ ماڵ و مناڵتانە بێ زەڕەتان کە بۆ ئێمەتان بێڵێ خوای گەورە پایەبەرزون کە یارمەتی مناڵی هەتیوەدەن و ئێمە سەرەکەن هەموو کاتێ مەمنونتانین خوای بۆ ئێمەتان بێڵێ لەگەڵ ماڵ و مناڵتانە هەمووتان جێومەکانتان بەهاشت پێ و ئامانەت و خوا کە ئەوی شانە بۆ ئێمەکەن خوای گەورە سەرکەوتوو ناکەن. خۆشەویستان و ئازیزان ئێمە دیارە لەم دەستگا خێرخوازیەدا دەستگای بەخشین بە درێژایی ساڵ لە پرۆژە و کار و چالاکی داین کۆمەڵێ کار و پرۆژە و چالاکی جوان ئەنجامەدەین کە داواکارین ئینشاڵڵا جێگەی ڕەزامەندی خوای پەروەردگار بێ ئەو خۆراکی کە بە خەڵکی ئەدەین ئەمڕۆ ئەیبینن ئینشاڵڵا کە لە شارۆچکەی باینجان پێشکەشی ئەو سەد خێزان و خانەوادەی یەکەین کەوا بە شایان و شایستەی ئەویان ئەزانین لەسەر اعتراف و شایەتی خەڵکی ئەم ناوچەیەکەوە شایانیەوە ئێمە یارمەتیان بین ئەو کارتۆنە خواردنە بریتە لە برنج و ڕۆن و شەکر و دۆشا و فاسۆلیا و نیسک و کشمیش و شەعریە و ئەوەی کەوا بەشی ماڵێکی سەرخێزان بکەن بۆیە داواکارین لە خوای پەروەردگار تەوفیقمان بدا و داواکارین لە خێرۆمەندان و خێرخوازانی وڵاتەکەمان زیاتر و زۆرتر ببەخشن هەموو لایەکمان ئینشاڵڵا بتوانین کۆمەک و یارمەتی یەکتری بن خێر و ئیحسان و سەدەقەکانمان چەندین قات خوای پەروەردگار بۆمان بنووسێ بۆ هەموو لایەکمان ئینشاڵڵا. بەخشین
خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 1970 961 11 1970 961 1950 723 25 55. دەستخۆشیان بەرنمەیەتان لێکم شەڵە نمونەتان زۆر بێ خێریوانش بنووسێ کە هاوکاریتانەکەن بۆ نمونەی ئەوانش زیاد بێ کە هاوکاری ئێواکەن ئینشاءالله بێتە هۆی نەزاتیان لە ئاگری دۆزەخ ئینشاءالله دەست کراوەتر بن زیاتر پەرەبەم بەرنامانە بدەن پەرەبەم ئیشە خێرخوازانە بدەن زۆر کەس خێرتان گەشتە دەست ئەو کەسانەی کە احتیاجی دەستی ئێوە زۆر کەسی مستحق هەیە لەم شارەیە ئینشاءالله نمونەتان زۆر بێ. وەنای خۆی گەورە و میهرەبان زۆر سپاسی بەرنامەی بەخشین و دەستگای خێرخوازی بەخشینەکەین و هەروەها خێرێکی زۆریان بۆ خەڵکە هەیە ئیسفادەی زۆریان بۆ خەڵکە هەیە کەوا زۆربەی خەڵکە دەکەن بەرنامەی بەخشین و ئیسفادەی زۆریان گەشتووە دەستخۆشی بەرنامەی بەخشینەکەن و هەروەها کەناڵەکەی پەیامەش دەستان خۆی بیاخۆ خوا خێرتان بنووسێ خوا خێری ئەو کەسە بنووسێ کە ناردوێتی خوا سەلامەتتان کە خوایە خوا بێوەتان کە خوایە. بەناوی خوای بەخشندەی میهرەبان ئێمە ئەمڕۆ وەکو نووسینگەی بەردەقارەمانی بەناوی بەخشین هەڵئەستین بە دابەشکردنی بڕێک خۆراک بۆ خێزانی هەژاری سنوورەکەمان ئەم ساڵیش وەکو ساڵانی تر هەستاین بە دابەشکردنی ئەم بڕە لە خۆراک کە نزیکەی 100 جێگە ئەبێ بۆ خێزانە هەژارەکان کە پێکهاتووە لە دوو جۆری برنج بڵین دوو جۆری برنج جێیەک لە شەکر ڕۆن و کشمیش و فاسیۆلیا و لێرەوە زۆر سپاسی خێرخوازان و خێرومەندانەکەی و ئەو برا بەڕێزانی کە هاوکارمان بوون و ماندوو بوون بەم کارەوە و دووبارە دەستخۆشییان دەکەین و بەناوی ئەو خەڵکەی کە وەریشی گرتووە دووبارە دەستخۆشیتان دەکەین و بە خێر بن سەرچاوم. بینەرانی بەڕێز و خۆشەویست خێرخوازانی سەنگین ئەوەی کە بینیتان ئەو خێر و بەخشینانەی ئێوە بوو گەیشتە دەستی هەژاران لە شارۆچکەی باینجان بەو هیوایی کە ئێوە هەمیشە دەستان کراوە بێ و بەخشینەکانتان بگێنە دەستگای بەخشین بۆ ئەوی بەخشین بەردەوام بێ خوای پەروەردگارتان لێ ڕازی بێ تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.